لمكتبة زيرك بوم صفي تعرش بوم لبن نبوني واسم لمكتبنا ئەمە قسەکانی مریەمی تەمەندە ساڵە کە ساڵی ڕابردوو خۆی و دوو خوشکی دیکەی وە خۆی دەڵێت بەهۆی کەم دەرامەتی و نەبوونی پێداویستەکانی خوێندنەوە لە قوتابخانە دەرهێنراون. مریەم نادر کە لە پۆلی چواری بنەڕەت بووە و هەرێکە لە خوشکەکانی کە لە پۆلی 5 و 7 بنەڕەت بوون وە خۆیان دەڵێن لەوانەکانیان باش بوون و هیچ کێشەیەکیان نەبووە، بەڵام بەهۆی هەژاریەوە ناچار بوون لە قوتابخانە بێنە دەرەوە و دەستبەرداری ئاواتەکەیان ببن کە تەواوکردنی خوێندن بووە. والله ئەگەر تەڵبە بچم بۆ مەکتەب زۆرم پێ ناخۆشە کە دەرچوم لە مەکتەب صفی چوارش بووم دەرچوم مامۆستاکە ئەگەر بچم مامۆستان پێیان خۆشە بێ خوێندنوشتم باش یانی دەم خوێند و مامۆستاکان لێم ڕازی بوون و باش بووم ینی دەم خوێندەوە ڕۆژانە واجبەکان ڕۆژانەم جێبەجێ دەکرد و دەڕۆژمە مەکتەب و ئەهاتمەوە ئیتر مامۆستاکانیش باش بوون لەگەڵمان ینی ڕازی بوون لێمە. لە سەرواسێنانی قوتابیان و خوێندکاران لە خوێندن تا ئێستا ئامارێکی دروست و فەرمی لە بەردەستدا نییە، بەڵام وەزارەتی پەروەردە لە ڕاگەیەندراوێکیدا کە ڕۆژی چواری ئەم مانگە بڵاوی کردوتەوە ئاماژەی بەوە داوە هاوشێوەی هەر وڵاتێکی دیکە لە هەرێمیش واسێنانی ژمارەی قوتابی خوێندکار هەرچەندە جێگای نیگەران نییە، بەڵام لە هەمان کاتدا ئاساییە چونکە ساڵانە چەندین قوتابی بە هۆکاری جیاجیا واز لە خوێندن دەهێنن. لە هەموو دنیاش لەو سەری ئەوروپاوە تا ئەو سەری شەرقی ئەوسەتەوە خوێنکار و تەڵەبە واز دەینی و دەگەڕێتەوە و پێم وایە شتێکی ئاساییە، بەڵام ئێمە هەوڵ دەدەین بە هەموو ڕوەکەوە کە قوتابی خوێنکاران واز دێنن. ڕاستە ئێستا زۆر بابەتی ئابووری هەیە، کۆمەڵایەتی هەیە، کاریگەری ڕاستە خۆی لەسەر ئەو بابەتان. بەشێک لە ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵاش لە پەرلەمانی کوردستان دەڵێن چەندین هاوڵاتی پەیوەندیان پێوەکردوون و پێیان وتون بەهۆی نەبوونیەوە ناتوانن پێداویستەکانی ڕۆژانەی خوێندن بۆ منداڵەکانیان دابین بکەن، بۆیە بە ناچاری منداڵەکانیان لە قوتابخانە هێناوەتە دەرەوە. وڵاتی ئێمە هێندە وڵاتێکی هەژار و بێدەرامەت نییەتە خانەوادەکان ناچار بکرێن کوڕکچەکانی خۆیان لە خوێندن بکێشنەوە، بەڵام نەعەدالەتی هەیە، ستەم هەیە، نادادگەری هەیە، داهات لە شوێنی خۆی بەپێی عەدالەت دابەش ناکرێ، بۆیە ئەم دەرهاویشەی لێکەوتوێتەوە. بەشێک لە شارەزانی پەروەردەش پێیان وایە واسێنانی بەشێک لە قوتابیان و خوێندکاران بۆ کاریگەریەکانی قەیرانی دارایی دەگەڕێتەوە لەسەر خێزانەکانیان کە بەهۆی خراپی باری ئابووریانەوە منداڵەکانیان بە ناچاری لە خوێندن دەردەهێنن. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.